فریشتایان دستماگیه بم باتاوا لانا کیخوم اونا ایرا رادیو دنگی گله سڵاوتان لەبێ هەم کاتتان باش بەڕێزان بەڕوەتی ئەوکارانم هەوڵەکانیم کاتژوەرەتان پێشکەشەکەین. هەلێن ئومید ئەندامی کۆمیتەی ناوەندی پێگەکە لە بەرنامەیەکی تایبەتی مەدیا هەباردا باس لە سیستەمی جینۆسایدی ئیمرانی و خەباتی دژ بە خۆی هەڵسەنگاند. هلین امید جگوت ریبرا پوچقاستی ناسکرین او قاسی خودی لی دردکبن. اندام کمیته ناوندی یا پکی که هلین امید د برنامه تایبەتی مدی هابریده پرگالا قرکنیا لإمرالی و تکوشنا لدیجی وینرخان. هلین امید دازانی سیستم قرکنا إمرالی بنگاش رقریجا وها دوام کرد. ام دبینن ریبرتی هر روشین بهتر دیگه آستا ریبرتی گردونی. یا راست هر کراسی ریبرا پوته فهم کرن گلن جهانه جن جوان جهانه زیرتر خودی لی دردکبن. هلین امید واقعش سر کم کجین لکردستان صدام و انجام کم کجان جی وها رئیس کرد. گل کرد دبن باندورا کم کجان دادیجی. ین دبن صدام کم کجان سیستم کجرن دیارن. دبی گل کرد براستی خو و راستی دجمره رو بروره. هم بونه لقرکرن تشتکی نباشه. روزانه قرکرین چه دبه ایلیش تینکرن. گلو ام چه قاسی بجدیت و گرانی لسربه مسئله را دوستن. ریبرا پوج سالا 1907 و حتی ایرو جبو راستی کردستان پیناسه و که دنواله گرینانده. ده پارزنامه خود پرسا ام هنه یا نیننده که او دبیجه کرد آنین آسته که تو نبونه بناوه کردان کردیتیه تشتک نهشتنه. بدنگه که مینا گرستانه مینا وشارتنا لگوره هیا. ریبرتی نشانده که اف پیناسه چه قاس جدیه میتینگه کرنا کردستان چه قاسی گرانه. ریبرا پود بیجه ناب امدنا و روشه که بوی رنگی ده آسی بمینن. جبومه یان آزادی یان آزادیه ریکی دن نینه یان هبونه یان هبونه برسه و ام بدن وان روژن کمکوژه زندهشتنا هیچ و بیرا خواه طولا قالا طولدانه که هیچ آر جریزی ناکم حساب پرسینه اف لازمه حساب جبر بسیارن کمکوژان وره پرسین جی اوه لسر هلبجارتن جی هرین امید وها گوت روژا و هلبجارتن هرمی و روش لکردستانه جی شهر جدانینه پروپاگاند هلبجارتن جی ده چارچوه پولیتیکای شهر ده دمشنن دولت هاترک دخوازه اراده گل کرد بشکنه تسلیم بگیره و دوه پولیتیکای ده اصرار دکه جبو گل کرد هلبجارتن شوه که برخوادانیه دوه گل سیاست شهر و کمکوژان محکوم بکه گل کرد دوه اراده خواه لهر داره بری خصم که برجوندی نتوی لبر چابان بگیره و تو بگیره گله کور جواکیک آبهاریه جواکیک آنوروزیه دوی هر کس بوی رحی بچه سر صندوقان هیلون امید دازنین کوری بر آپو دروژه که نوروزی ده دست به تکوشنه هبون و آزادیا کردان کروها گود گله کورد خواه سپارد و اوبو گله که نوروزی نوروز جشنه ویدتر و گوهاری روژه که ببریار آگله کورد هبون و آزادیا خو نشانده دوی نوروز 2024 به نوروز آزادی ریبرا پو و گله کرد بانک لهر کسی دکم لهر قاده تبلی پیروز به نوروز ببین باندور لجیهانه بکن داوجوندی دڵێ پێشتر و ئێستاش لە دژی ڕێکەوتنی 9 ئۆکتۆبەر بووین چونکە ڕێکەوتنەکە بۆ تێکدانی دۆخی شنگال و خزمەت بە داوجوندی بەرپرسی مەڵبەندی یەکەتی لە شنگالدا دەڵێ سەردانەکەی سوودانی بۆ شنگال درەنگ کەوتووە لە بەرەوەی ماوەکی زۆر بووە دەویست ببێتە شنگال بەڵام هەندێک لایەن و خەڵکی ڕێگریان لە شنگال کرد کە ببێ ئەو دەڵێ گەڕانەوە پەیوەستە بە ئیرادەی خەڵکەوە و کەسانی کە لە کاتی جینۆساید کۆچیان کرۆ بۆ ڕۆژاوە و باشوور و شوێنەکانی دیکەسە زۆربیان گەڕاونەوە سەر خاکی خوان پێویستە هەمووان شوێنگالەکان بگەڕێنەوە لە بەرەوەی مان و نەمانی ئێمە لەسەر خاکەکەمانە بۆ ئەوی ئەم خاکەی لێوەربگرین چەندین پلاندشی شنگال هەیە هەروەها
جوندی هەوڵەکانی زیندووکردنەوەی ڕێکەوتنی 9 ئۆکتۆبەر بە هەوڵێک بۆ تێکدانی دۆخی شنگال وەسف دەکا و دەڵێ کاتێک ئەم ڕێکەوتنی 9 ئۆکتۆبەر واژۆ کرا لایەنەکان لە پشت پەردە واژۆیان کرد بە کورتی ئەم ڕێکەوتنە بۆ خزمەتکردنی شنگال نەبوو بەڵکو بۆ خراپترکردنی دۆخی شنگال واژۆ کرا چونکە ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی گەلەکەماندانە ئەو دەڵێ هێرشانەی ئەنجامیش دەدرێت پەیوەندی بە عێراقەوە هەیە چونکە سەروەری خاکەکەی لەلایەن دەوڵەتەوە پێشێل دەکرێت و بێڕێزی پێدەکرێت بەڵام عێراق بێدەنگە ئەمەش دوو شت پیشان دەدا ئەوەش ئەوە یان عێراق هاوبەشی هێرشەکانە یان ناتوانێت سەروەری خۆی بپارێزێت. نەربەندی کورد مستەفا دادار لە پامێکی ڤیدۆیدا بەشداربوونی یاخود بەشداربوونی لە هەندی پیرۆزکردنی جەژنی نەورۆز لە بناری خەندی ڕاگەاندۆ دەڵێ بە خۆشی و شادی و نەورۆز لە خەندی پیرۆزکەن هیوادارین بێتە جەژنی ڕزگاری گەلی کورد. دیسانەوە نەورۆز هاتەوە ڕۆژی 21 مارس 2024 لە خەندی لیسان نەورۆز خۆی دەڕازێنێتەوە. خۆشحاڵ دەبین بەشدار بووتان ئێمەش لە خزمەتتاندا دەبین. هەر تایبەت بە نەورۆز مەلانادر مامۆسای ئاینی لە پامەکی ڤیدۆیدا باس لەوە دەکا کە بەربانگی مانگی ڕەمەزانی پیرۆز لە قەندیل دەکەنەوە بە زمانی بەڕۆژۆش نەورۆز پیرۆز دەکەن. خۆشبەختانە ئەم ساڵ مانگی ڕەمەزان ئەو گەوری و پیرۆزیە لەگەڵ نەورۆزە کە جەژنی نەتەوەیمانەیەکی گرتوەوە لەبەر ئەوە ڕۆژی نەورۆز لە قەندیل ئەبین ئێوارش لێوە بەربان بکەینەوە ئینشاڵڵا پشت بەخوای گەورە کە بە زمانی بە ڕۆژۆ بەشداری جەژن و خۆشیەکەمان بکەین و لە هەمان کاتشا ئێوارش بەربانگ لێوە بکەینەوە بە خۆشی و بە ئومێدیەوەی خوای گەورە تەعات و عیبادەتمان لەخەوە. هاوکات هەرم محمود هاوسەرۆکی ئەنجومەنی گەرمانی تەفگەری ئازادی کوردستانیش باستەوە دەکات لە بەرامبەر و داگیرکاری کە دەبێ کە هەیە کللتوری خۆمان بپارێزین و جەژنی نەورۆز پیرۆزکەین. دەکەین کە بەرامبەر بە داگیرکاری کەلتور و چاند و مێژووی خۆمان بپارێزین جەژنی نەورۆز پیرۆز بکەین. جەژنی نەورۆز ئێستا هەرە ئەم جەژنە هەرە گرنگترین نەورۆزە کە تێکەڵ بە ڕۆژەکانی ڕەمەزان بووە لە دوو جار پیرۆزە لەوەی کە ڕەمەزان و لەناو مانگی ڕەمەزاندایە دوو لەبەر ئەوەی کە جەژنێکی هەرە مێژینەی خۆمانە میتۆلۆجیای گەلانی ناوچەکەیە هاتووە پێشتر بە شێوازی جیاواز گێڕانەوەی بۆ کراوە بۆی ئێمە ژۆک و گەلی کورد کە بەشێک کە لە ناوچەی میزۆپۆتامیا بووین ئەم یادەمان بەرز ڕاگرتووە یادی نوێبوونەوە زیندووبوونەوە گەشانەوە ئەم یادەمان لەم ڕۆژدایە بەرز ڕاگرتووە بەگشتی دوژمن هەمیشە هەوڵیشی داوە کە ئێمە هەمیشە لە ماتەم و لە خەم و لە ناخۆشی و لە دەردەسەریدا ژیان بکەین بۆ ئەوەی داگیرکاری خۆی پێشخات بەسەر ئێمەدا بۆیە هەوڵی جۆرا و جۆر دراوە لە ڕێگەی ئەوەی کە جەژنی ئێمە بسڕنەوە کەلتوری ئێمە بسرەوە چاندی ئێمە بسڕنەوە هونەری ئێمە بسڕنەوە لە ناویشیاندا کە وەکوتم جەژنی نەورۆزە کە هەوڵی سڕینەوەی ئەدەن چونکە ئەو جەژنە پێویستە بە دڵخۆشبوون پێویست بە گەشانەوە نوێبوونەوە زیندووبوونەوە ڕاوەستان دیسانەوە گەشەکردن بۆیە ئەو وڵاتانی کە هەوڵی داگیرکردنی وڵاتی ئێمە دەن ئەیانەوێ بەو شێوە جەژنی ئێمەش بستانەوە پێشوت. چۆپی فەتا هونەرمەندیش پامێکی ڤیدۆیی لەگەڵ کچەکەی خوا بڵاو کردوتە لەبارەی بەشداربوونی لە پیرۆزکردنی جەژنی نەورۆز و داوا دەکا کە هەمووان لە 21 مانگدا لە قەندیل بن. سڵاتان لێبێ خۆشەویستان هیوادارین هەموو لایەک باش بن پێم باشە لێرەدا ئاگادارتان بکەمەوە کە نەورۆزی ئەم ساڵ 21 سێی 2024 دایە لەکوێ دەبێت؟ لە قەندیل دەبین هیوادارم هەمووتان ببینم لەوێ هاتن بۆ هەمووانە و لە ئێستاشەوە پیرۆزباییتان لێ دەکەین هەر سەرفراز بن خوا حەفیزتان بێ. فرۆشیاران و بەڕێکدورانی جلی کوردیش لە شاری هەولێر ئاماژە بۆ دەکەن دواکەوتن و دابەشنەکردنی موچە لەلایەن حکوومەتی کاربڕێکەری هەرێمەوە کڕینی جلوبەرگی کوردی بۆ ڕێژێکی بەرچاو کەمی کردووە بەراورد بە ساڵانی ڕابردووان دەڵێن کڕینی جلی کوردی پەیوەستە بە موچەوە لەم ساڵیشدا بە ڕێژێکی زۆر ئەو خواستە کەم بووە.
برێم لە 15 دووڕان خرکەشی زۆر دێ ڕۆژانە لە بۆ بەڕاداندانی شمەکی کوردی دێ سەردانمان دەکەن بە هەموو عمرەکان بە تایبەتی زۆری ئەکسەریەتی هەرە زۆری گەنجەکانە. فەرقی کردیە ئەمە ساڵانی ڕابردوو کەراتە باش بوو ڕۆزە خۆش بوو مشتریمان هەبوو مانجی دوو قاتی دەکرد ئەو قاتی دەبوو دو قاتەشکردی بەدە دەیشت ئێستا 2 ساڵ نادە قاتێک کاتە چۆن تەسی نەکردووە 150 تەسی کردیە فەرقی کردیە زۆر سەبارەت بە موچەش مانجی ڕابردوو کە موچە تەوزە دەکات هەفتەیەک تا 2 ڕۆژ بازار تەواو جولێ کەوتوبێ پاش دەڕۆزەکەی خەڵک ئەو جولێ سز بووە ئێستاش کە بۆ مانجی سێ تا ئێستا موچە تەوزە نەکراوە ساڵان ئەو وەختانە ئەو نەمتانی قسە بە تووکم بۆ شێوازێ دەگەڵ ڕاوەستم خەڵک کە موچەوە نەگەیتر ئەوەی لە جیفانێک دێتە سێ سەرف ناکاتن دوو قەجلی کوردیە ناکاتە سێ زیشی کوردی شەشی زیینیە جوانکاریە شەشی وەکو خواردن و پێداوی سینەماڵ شەشی سەرەکی نییە. لەگەڵتان بەردام دەبین جیاواز لە هەواڵەکانی نەورۆز فەرهەد بایس نوێنەری مانگرتوانی گەڕەکارەفەی کەرکووک کە لە ڕۆژی نوێی مانگە دەستگیر کرابوونی ئەوڕۆی ئەمڕۆ لە پاشمانەوەی بۆ 5 ڕۆژ لە زیندان بە شێکی کەفارەت ئازادکرا بەپێی زانیاریەکانی ئەوڕۆی ئەمڕۆ ئازادکراوە نوێنەری مانگرتوانی گەڕەکارەفەی کەرکووک بوو فەرهەد پایس دوایەوەی کە لەلایەن کۆمپانیای نەوتی باکوور و سکاڵای لەسەر تۆمارکرابوو لە ساتی تێپەڕبوونی بە بازگەی چیمەن لەلایەن هێزەکانی بازگەکە و دەستگیر کرابووە لە کاتێکدا کە دانیشتوانی گەڕەکارەفەی کەرکووک کە ژمارەیان 40 ماڵە لەلایەن کۆمپانیای نەوتی باکوور و داوان لێکراوە خانووەکانیان شۆڵ بکەن و ئەویش بۆ گەاندنی دەنگێنە ڕزایەتی و هەوڵاتیانە بوو بۆ نوێنەریان بەڵام لەلایەن کۆمپانیاکەوە سکاڵای لەسەر تۆمار کرابوو. لە دوایین هەواڵیشدا وەزارەتی تەندروستی غەزە نوێترین ئاماری قوربانیەکانی ناوچەکەی بڵاو کردووە کە لە دەستپێکی شەڕ و تاوەکو ئێستا 272 هاوڵاتی غەزە کوژراون 73024 کەسیش بریندار بوون. لە ڕاگەنراوەکەی وەزارەتی تەندروستی غەزەدا هاتووە بۆی شەڕ و پێکدادان و بەردەمانەکانی سوپای ئیسرائیلەوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 88 کەس لە غەزە کوژرا و 135 کەسی دیکەش بریندار بوون و 195 ڕۆژە هێرش و بردوانی ئیسرائیل بۆ سەر غەزە بەردەوامی هەیە 10,000 نەخۆشی شێرپەنجە هەیە بەبێ چارەسەر ماونەتەوە نزیکەی 350,000 هاوڵاتی نەخۆش لە غەزە بەبێ چارەسەرن. وەزارەتی تەندروستی ئیسرائیلیش دەڵێ ژمارەی کوژراوانی وڵاتەکان بۆی هێرشەکانی حەماس و گەیشتوتە 1400 کەس نزیکەی 5,000 دیکەش بریندار بووە. لە بەربانی حوت و مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردەوە چەکدارانی حەماس ڕێگەی هەزاران موشک و هێرشیان کردە سەر ئیسرائیل کە لە ئەنجامدا بە هەزاران کەس بوون قوربانی و ئاوارە بوون. تا ئێستا شەڕ و پێکدادانی نێوان چەکدارانی حەماس و